دکتۆر لەسەر بابەتی ئەوەی کۆنتڕۆڵ نەبوونەکە باسی ئەوەت کرد کە شەکرەکەی کۆنتڕۆڵ نییە پستانی خوێنی بەدوادادێت پستانی خوێنی کۆنتڕۆڵ نییە لەولاوە چەوری بەدوادادێت چەوریەکەی لەگەڵیشی شەکرەکەی توش دەبێتەوە زۆر جار ئەوانە پێیان ئێستا بڕاستی یەک نەخۆشی نەماوە ئەوەی کە مێتابۆلیک سیندرۆم کۆنیشانەی مێتابۆلیزم کە هەموو نەخۆشیەکانی پێکەوە هەیە زۆر جار کە دایکەکە ئەوەی هەیە باوکەکەش گلەی ئەوە دەکات و من زۆر جار دەڵێ هەمومان هەمان خۆراک دەخۆین کە لە خێزانەکەدا دایکەکە بۆ خۆراکانی وایە وەک کە دایکەکە قەڵەوی لەناو خێزانەکەش بڵاو دەبێتەوە چونکە هەمویان لەسەر هەمان سفرەنە و بەسەر هەمان سیستەمن ئەمە تا چەند گرفتە زۆریش گرفتێ زۆر گەورەیە تەنها ئەوە نییە کەوا هەمان لێن هەمان خوارد نەخۆن و هەمان بەیانی زۆربەی کاتش هەمان عادەتیان هەیە هەمان خویان هەیە وەرزش ناکەن احتیمالە دوای نان خواردن یەکسەر پاڵکەون بخەون احتیمالە جوڵەیان کەم بێ احتیمالی هەیە زۆر کات دانیشن بە دیاری سکرینەوە یان بە دیاری مۆبایلەوە یان بە دیاری تەلەڤیزیۆنەوە شتێکمان هەیە ئێستا جگەلەوە ئەنی ئەوە هەمان خێزان جیناتیان وەکویەکە بۆ ماوەییان وەکویەکە کە تو هەمان بێم بۆ ماوەیت هەبێ و هەمان خویان هەبێ لە هەمان ژینگەیە بژن تەسەوور مەکە کەوا نەخۆشیەکانیان جیاواز بێ و ئەو شتە هەڵەیە لە دوولایەنەوە یەکەم شتکەوا لەناو بڵێن ملەتی ئێمە ملەتێکی موسڵمانن زۆرینەی خەڵکی کوردستان لانی دینی و لانی ئاینی ئەو شتە هەڵەیە تۆ ئەگەر نەخۆشیەکت هەبێ پارێزی نەکەی خۆتە خەیتە تەهلوکەوە نەخۆشیەکت هەیە دەرمانی بۆ نەگری ئەو خۆخستنە تەهلوکەیە و تەهلوکەش گونەحبارتەکە هەر ئانی لەلایانی ئاینی ئەوە یەکەم شت گونەحبار ئەوە لە طبێکی لێگەڕێت لایانی ئاینی و ئەکیدیش مامۆستانی ئاینی لەو شتە باشتر ئەزان بەس پۆینتەکەی دوم چیە نقطەی دوم چیە خاڵی دوم ئەوەیە کەوا ئەو نەخۆشە کراستەکەوە ئەو دقەیە کتوپڕ نامرێ بەو نەخۆشیە بەڵام نەخۆشی شەکرەکەی کۆنتڕۆڵ نییە نەخۆشی زەختەکەی خراپترەکە نەخۆشی بەرزبوونەوەی چەورەکانی خراپترەکە نەخۆشی زەختەکەی کۆنتڕۆڵ نییە نەخۆشی شەکرەکەی خراپترەکە و نەخۆشی چەورەکانی خراپترەکە چێشی داناگرێ ئەو سیانە هەرسێکی خراپەکە وای لێ ئەکاکەوە ئاڵۆزەکان هەمووی دەرچێت تووشی نەخۆشیەکی درێژخایان بێ هەم خۆی ڕۆژانە نەخۆشمان هەیە تووشی ئاڵۆزەکانی شەکرە بووە لە پێی و لەوانە لە دکتۆر ئەنی مردن زۆر بەڕەحمترە لەمە من هەموو ڕۆژێ دەمرم بەم نەخۆشیە کە خۆمە بینم ئاها کە خێزانەکەم ئەبینم چەند گیلاکم بەدەستمەوە شتەکە زۆر باوە بەداخەوە زۆر نەخۆشی ئاهامان هەیە